بەردەوامبوونی قەیرانی دارایی کاریگەری زۆری لەسەر ژیان و گوزەرانی دانیشتوانی دهۆک دروست کردووە. بە شێوەیەک ئاڵوگۆڕی بازرگانی لەو شارە زۆر کەم بووە. هاوڵاتیان جگە لەو کەلوپەلانەی کە زۆر پێویستیانە کەلوپەلی تر ناکردن. بەشێک لە دوکاندارەکانی جلوبەرجیش دەڵێن ئەو قەیرانە داراییە زۆر کاریگەری کردوتە سەریان و ڕۆژانە ژمارەیەکی کەم کڕیار سەردانی دوکانەکانیان دەکەن بۆ کڕینی جلوبەرێک. خەڵکی مە حەزەهای بوجلکی یعنی حەشخودکەن بەس قەیرۆنە پچێکی دەسیرۆخۆ هەیە یعنی پچێکی ئەودیۆخۆ کێم کردی ینی کرینی ئەو پچێکیەوە کێم کردی هەگەرا بکو حەزەهای ینی کو تشتی بکردن و تشتی جۆن و لەو بۆزاری و قەیرۆنی گەلێک فەرقی هەیە احتمالە هەفتەی سەدیشی پتر یعنی بەرینوکە احتمالە بەرەدارێک جوتێکی ڕەش بێت دا قەهوەیەکیش بێت نوکە ئەس بۆوەرناکەم شینا دەها بێنە ژوور ئەڤ دیتە ژووری دەبیتە بە چەندە بۆ وەربکەش بۆزاری ڕەون یعنی بۆزار گەلێکی بێسەروبەر بووین وەکیدی کە هەوڵاتی ڕاستی نزانم ئەس نەشمە ویدیۆ کەسی بکەم بەس بۆ کە بۆزار یەکێمە گەلێک پار و پێرار گەلەش ئەف ساڵە باشتر بوو بۆزار نەیە بۆشە نەبخۆدێ ئەوە قەیرۆنە برا خودەیەکی يعني ما تشتهجي أصلا مستمر تشتينم هذا بضاعة جديدة هذا ما بس خذ شغلنا ماوەی زیاتر لە 2 ساڵە قەیرانی دارایی بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە ئەمە ژوای کردووە کە داهاتی تاکە کەس کەم بێتەوە و ڕێژەی بێکاری و هەژاریش بەرز بێتەوە هاوکات هاوڵاتیانی شاری دهۆکیش بەهۆی نەبوونی پارە ناتوانن بە ئارەزوی خۆیان جلوبەرگ بکڕن بۆیە بە دوای کاڵای هەرزان دەگەڕێن هاتیینە جلوبەر دەکەن بە زۆر گرانە و پارە نییە و هیچ نییە و 3 مانگ جارێک ڕاتب دەهێت ناهێت هەر ئەوەیە خەڵک زۆر فەقیرە خەڵکمان دوو بووە ئەو قەیرانە و پارە نییە و ڕاتب 2 مانگ 3 مانگ دێتەوە شتێکی زۆر نەخۆشە کەمتر جلێک دەکرێن ما پارە نییە 2 مانگ 3 مانگ ئەو پارە وەردەگیرین معاش دەدەین بۆ ئیجار خانی بۆ دەدەین بۆ زارۆگ قۆڕخکردنی پارە و نەوتی ئەو هەرێمە لەلایەن چەند کەسانێکەوە و داوەژ نەکردنی بەسەر هاوڵاتیان زۆر بە سەختی کاریگەری کردوتە سەر ژیان و گوزەرانیان لاشیان دیار نییە و بەرپرسانە کەی ئەو قەیرانە کۆتایی پێدێنن بۆ ئەوەی ژیانیان بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی نەبوونی پارە لە گیرفانی هاوڵاتیان بە جۆرێک جمجۆلی بازاڕی سار کردووە کە دوکاندارەکان ڕۆژانە لە جیاتی گفتوگۆکردن لەگەڵ کڕیارەکان کاتەکانی خۆیان بە سیرکردنی مۆبایل و تەلەڤیزۆن بەسەر دەبن وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم دهۆک